بەڕێزان بەردەوامی گفتوگۆ دەکەین لەبارەی جەنگی ئێران ئەمریکا ئیسرائیل بەکوێ دەگات. ئایا ئێران تا چەندی تر بەرگەی ئەم جەنگە دەگرێت؟ ئیسرائیل و ئەمریکا تا چەندی تر بەرگەی ئەم جەنگە دەگرن؟ ئایا کرێ ئێمە بەراوردی ئێران بکەین بە ئیسرائیل و ئەمریکا؟ گفتوگوێم بابەتان ئەوەی لە ڕووی سەربازیەوە پرسیار بێت لای ئێوە من لە میوانەکەمی دەکەم کە زۆر بەڕێز کاگلیوا بە مۆمەر شارەزای سەربازیە. کاگلیوا بە مۆسڵاو لێبێ بەخێراتی سەرچاو زۆر بەخێر بەی سەرچاو بەخێراتی با لەوە دەست پێ بکەین لە ڕووی سەربازیەوە با بزانم ئەم دەڕۆژەی جەنگەکە تێپەڕی لە ڕووی سەربازی هەڵسەنگاندن بۆم دەڕۆژە چۆنە؟ ئەمە دەڕۆژەیە کە هێرشەی با بڵێنەوە هێرشەی کە یەکەم جار ئیسرائیل و ئێران بە شێوەیەکی زۆر کتوپڕ کە ئێرانیەکان باوەڕیان ناکرد هێرش بکرێتە سەریان سەرەتا شڵەژاییەک لای ئێرانیەکان دروست بوو بەڵام بە ماوەیەکی کەم توانیان هەستنەوە سەر پێ و ئەوە بوو هێرشێکی تێکشکێنەر و ڕوخێنەریان کردە سەر ئێرانیەکان بە هێزێکی زۆر گەورە و بە گوژمەیەکی زۆری ڕۆکێت کە توانی زەرەرێکی زۆر بە ئێرانیەکان بگەێنێ و بگاتەوەی کە ڕاهبەری گشتی ئێران تیا لەناو بچێت. ئەمانە هەمووی بووە هۆی ئەوەی کە ئێرانیەکان وەکو شەڕی 12 ڕۆژەی یەکەم نەتوان جێدەستیان دیار بێ بەڵام لە ماوەی کەمە ئێرانیەکان توانیان بێنەوە سەر خۆیان و ئەوانیش چەند گوژمەیەکی یەک لەسەر یەک بنێرن بۆ ئەو شوێنانەی کە وەکو ئامانج هەرێکیان پێش شەڕەکە بانکێکی ئامانجیان ئامادە کردبوو کە بۆ پێشینە لەکوێ بدرێت دوایی لەکوێ بدرێ دەستیان کرد هەردوو لا بە شەڕ سەرەتا ئەگەر گوێ لە وتەبێژی هەردوو لا بگری هەردوو لا تا ئەم ئاستەش خۆیان بە براوەی شەڕەکە زانن بەڵام ئامانج دەریەخا لە کۆتاییە کام لا سەرکەوتووە و کام لا خۆڕاگرترە و کام لە شەڕەکەی بردووەتەوە یا دۆڕانوێت. زۆر باشە کاگلیا بەمەوە با لەوە دەست پێ بکەینیانی هەر سەرەتا کە هێرشەکان دەستی پێکرد یەکەم هێرشکە دەستی پێکرد بۆ سەر فەرماندەکان بۆ سەر ڕابەری باڵا لە یەکەم لێداندا بەرکەوت یەکسەر ئێران وەڵامی دایەوە. هەندێک دەڵێن ئەمە لا مەرکەزیەتی سەربازیە ئێران جێبەجێی کردووە واتان نەگەڕانەوە بۆ فەرماندەکان لە دۆخێکدا تۆ دەست بە فەرماندەکان ناگا ڕاستەخۆ خۆت قەرار دەدەی خوێندنەوەت لەگەڵ ینی ئەو وەڵامدانەوەی ئێران بەبێ گەڕانەوە بۆ فەرماندە باڵاکان یان بەبێ ڕاوەستان لەگەڵ بردومانکردنی ڕاستەخۆ ئەمیش وەڵامی دایەوە. تۆ ئەگەر چەند هەنگای بگەڕینەوە دواوە ئەمە ئاگامان لێ بوو کە ڕابەر پێش لە ناوچوونی ئێمە 20 ساڵە خۆمان حاضر کردو بۆ ئەم شەڕ ئەمریکیەکان و ئیسرائیلەکان ژای 40 ساڵە بە تەمای ئەم ڕۆژین یعنی پێش وەختە ئەوان بەرنمەیەکیان هەبوو ئەگەر لێدرا چی بکەن ئەگەر لە فلان شوێندرا بەرپەرچەکەی چۆن بێ ئەگەر لە مستەوای لێدانەکە چ زەرەر و زیانێک کەیشت ئەوانیش چ زەرەر چونکە ئەو هێرشانە ئەگەر دیقەتی شەڕی پێشتر بین 12 ڕۆژە بە پێی زەرەرەکان زیان لە ئیسرائیلە درایەوە زەرەرەکان گەورە بووە ئێرانیەکانی شوێنی گەورەیان قەسفە کرد زەرەرەکان مامناوەند وایە مامناوەندیان قەسفە کرد لەبەرەوە ئەگەر دیقەت بی پێش وەختە بانکێکی ئامانجەکان لە هەردوو لاوە ئامادە کرابوو کاتێک کە ئیعلانی شەڕەکرێ و شەڕەکە دەست پێکا و زەرەرەکەش بەو شێوەیە بێ لەو کاتە چ سوپای پاسداران چه ئەرتەش و چه هێزە ئاسمانی و زەمینیەکان دەستکراوە ئەبن لە سەربازیە فەرمان هەنێ جار پێش وەختە دەرەکرێ ئەڵێ ئەگەر ئەمە کرا ئێوە ئەمە بەرپەرچ بنەوە لەبەرەوە من پێم وایە هەردوو لە ئامادە بوون بۆ ئەوەی بەرپەرچ بدەن. ڕاستە خۆیشان کردە سەر وڵاتانی ناوچەکەش ئایا پێ دوایە کە فەرمانێکی پێشوەختا بۆ لەمڕۆ ئێمە گەر دیقەتی سیستمی بەڕێوەبردننی سیاسیش و سەربازی ئێران بین ئێران سیستمێکی زۆر معقەدی تایە ینی بە تەنیا ناگەڕێنەوە بۆ ڕابەری گشتی چەند با بڵین چەند پلەیەک هەیە بۆ بڕاردان جا ئەمە کێشەی ئێرانە کە وەختی خۆی هەر لە دوای هاتنە سەر حکمی ئیمام خومینیەوە مارکبار ئەمریکا و درود بەر ڕاهبەر ئەمە بوو بە کێشەیەک چونکە ئەوان عقایدیە دایمە خەڵکی عقایدی پێویستی بە دوژمنێک هەیە کە دژایەتی بۆ بکە بۆی عقیدەکەی پێ بەقوتکە
هەر لە یەکەم ڕۆژەوە ئەمان ئەمریکایان کرد جوولەکە و ئەمریکایان کرد بە دوژمنی خۆیان بەبێ ئەوەی کە ئەمانە بیر لەوە بکەنەوە کە تۆ ئەمریکا دوورە دەستی ناگاتێ پێیان وابوو هەر لە شیعارات تابێ کاتێ ئەمریکا گەیشتەوەی کەیتر مەساڵحی لە منتیقەکە بۆ دروست بوو و دژایەتی مەساڵحێکرێ هێرشی هێنا ئەمانیش بیریان لەوە نەکردبوو کە هێشتا نەگەیشتونەتەوە ئاستەی دەستیان بە ئەمریکا بگە ناچار تۆ کە دەستت نەگا بە دوژمنەکەت دەستت بگا بە دۆستەکانی و ئەو شوێنانشی کە ئەمریکا بنکەی لێداناوە کەوتنە هێرشکردنە سەر بنکەکان بۆ گەیاندنی ئازارێک ئەوان بەدەر لەوەی کە گەیاندنی ئازار و زەرەر بە هێزەکانی ئەمریکا هێرشیان کردە سەر وڵات چەند وڵاتێکی دراوسێ ئەمە مەبەستیان لەوە بوو کە دەنگی دنیا بەرز بێتەوە و شەڕەکە گەورە بێ حتا داخستنی با بڵێن تەنگەی هورمەز بۆ ئەوە بوو کە کێشەکە گەورە بێ و ئێران زوو لی دەرچێ یعنی سەرڕای کوشتنی ڕابەرەکەشیان سەرڕای کوشتنی وەکو ئەمریکاش دەڵێ 48 فەرماندەی باڵا هێشتا ئێران پەلەی ئەوەی بوو پەلە قاژەیە بوو جەنگەکە بوەستێ بەلێدان لە وڵاتانی ناوچەکە یاخر تۆ ئەگەر ڕایناوەستێنی ئەم باڵادەستی هێزەکانی ئەمریکا زیانی زەرر لێە ئەوانیش ئێرانیش وەکو ئەمریکا خەڵکانێکی هەیە کە زانیاریان بۆیە زانیاری ئەمریکیەکان بۆ ئەم هێرشە بەرنمەیەکیان هەبوو پلانی AUBC لە AUBC ئەوان پیان وا بۆ ئەگەر قیادات لەو ماوەیە بشتوانرێ بە پێوە بێت قائیدی یەکەم کوژراچنە سەر دووەم کوژراچنە سەر سێهەم بەم شوێ لە قیادەی چوارەم وایان حساب کرده بوو کە گەنجانێک گێنە سەر حکوم کە ئەو کاتە ئەو گەنجە بیرکردنەوەی جیاوازە بێت لەم سێ قائیدەی پێشخۆی بەرنمەکە وابوو کە بتوانن خەڵکانێ بێنە پێشەوە بیرۆڕباوەڕی ریفۆرم خواز بێ زۆر محافظکار نەبێ زۆر توندڕەو نەبێ ئەوان خۆیان بۆ ئەوە ئامادە کردبوو ئەمریکیەکان بەرنمەکەیان AUBCەکەیان ئەوە بوو ئێرانیەکانیش ئامادە بوون بۆ ئەوەی کە پێشوەختە ئەو قائیدانی کە ئەبن بە بەدیل شارد بوویانەوە یان تۆ سێرکە هەموو ئەوانەی کە ئەچن ئەبن بە جێگرەوەی ئەوەی پێش خۆی هیچ مقابلێکی تەلەڤیزۆنی نییە هیچ دەرنەکەوتۆ لە میدیاکان ناوبانگێکی زۆر گەورەی نییە ئەمە دیارە لە ڕووی ئەمریەوە پێشوەختە کاری بۆ کراوە باشە چۆن لە پێکاتەی سەربازی ئێرانی تێ بگەین سەربازی ئێران پێکاتێکی تۆزی ئاڵۆزە لەبەرەوەی لە ئێرانە جۆرەها هێز ئامادە کراوە مەسەلاً جگە لە سوپای پاسداران کە یەکێکە لە سوپا دەوڵەمەندەکانی کە یەکێ لە قەرارگەکان پێم وایە قەرارگەی هەمزەیە ئەگەری ئەمە خۆیان بەخێوکەن ئەیتر ئایا بە چی خۆیان بەخێوکەن چۆن لە ناوچەکە هێزیانەیە و سوپای خودستچیان بۆ پەیاکاو ئەمە پڕچەکترین هێزیشن لە ئێرانە چونکە ئەمە دەسەڵاتە بەڵێ سوپای پاسدارە ئەماریان زۆرە ژمارەیان نزیکەی ئێستا ناتوانرێت تهدید لەم تقریبی نازانرێ بەڵام لە ئەرتەش زیاترن باڵادەسترن ناگەڕێنەوە بۆ وەزارەتی بەرگری ئێران ئەوان ئەرتەژێزی نیظامی سوپای وڵاتەکەیە کە ئەو سەربازانەی سەری سەربازیانیت لە تەجنیدەکانەوە تەجنید دەکرێن و ئەبن بە سەرباز جگە لە خۆبەخشەکان کە دا ئەمەزرێن لەوێ بەدەر لەوەی کە سوپای پاسداران ئەکرێ بە چەند بەشێکەوە سێ بەشی سەرەکی هەیە بەشی یەکەمیان ئەوە هیچ کە هەموو اختصاسەکانی بواری زەمینی و هەوایی و ئاویشی هەیە بەڵام بۆ خۆیان سێ بەشی سەرەکین سوپای قودس کە ئەو شەڕاناگرێتە ئەستۆ کە لە دەرەوەی ئێران و لە دەرەوەی خاچی ئێرانەکرێ چونکە ئێران بەوە بەناوبانگە دایمە ئەوەیە قۆڵیەکی استراتیجی بۆ وڵاتی خۆی دروستکە شەڕەکان لە دەرەوەی ئێران بێ ئەو قۆڵای استراتیجی بەچی دروست کردووە بە سوپای قودس سوپای دووەم کە سوپای پاسدارانە ئەمە سنوورەکانی ئێران و دەسەڵاتی ڕابەری گشتی ئەپارێزێ بەدەر لەمە بۆ ناوخۆ پەسیجیان هەیە پەسیجیش کە ژمارەیەکی زۆریان هەیە ئەمانە دەوری چۆنەڵی پۆلیسی سڕی ناوشارە بینن ئەمانە دەستیان هەیە لە قەمعکردنی ئەوانەی کە دژی دەسەڵات و دژی ڕاهبەری گشتی و دژی ئێران بەرگی مەدەنیشان لەبەرە بەڵێ ئەمانە ڕاهێنراون لەسەرەوەی کە کاتێک مزاهرەیەکی فراوانە بێ ئەمانە
تێکەڵ بە مزاهرەتیەکانەکرێن تیانە خۆی کا بە سەرکردە چکە ئەو پشتی هەیە ناگیرێ لێی نادرێ کاتێزانی ئەبێ بە سەرکردەیەک لە ناو مزاهرەکە ناو دەرەکە سوۆسیال میدیای بۆ خەنە خزمەتی احتیوای مزاهرەکانی خۆپشاندانەکانەکە یا بە لا ڕێە ئەیبە ینی ئەوان لەو بوارەیە پەسیجیان بەکارهێناوە. باشە ئەم سوپایە وەکو تۆوتێ لە نەک سوپاکە هەر نیزامەکە بە خۆی لە سەرەتای دەست بەکاربوونیەوە دروشمی مەرگ بۆ ئەمریکا و مەرگ بۆ ئیسرائیل و مەرگ بۆ شەیتانی گەورە و بۆ شەیتانی بچووک و ئەم سوپایە باییەوە هەیە کام هەڕەشانە بکە. سوپاکە بەرابەر ئەمریکا مقارنە ناکرێت چکە ئەو بوجە زەبەلاحەی ئەمریکا هەیەی قەت بە ئێران دابین ناکرێت شەڕ خۆ دەزانی مەسرەفی هەیە شەڕ بە تایبەتی ئەم شەڕە شەڕی چەکی دەستی نییە ئەمە شەڕێکی تەکنەلۆجیایە شەڕی تەکنەلۆجیا مەسرەفی زۆر قورسە. بەڵام ئەوەیە دابینکردنی چەک لەلایەن ئێران و ئەمریکا بە دوو شێوازی زۆر جیاوازە. ئەمریکا پێش وەختە بۆ ئەم شەڕە بوجێکی زەبەلاحی بۆ ئەم شەڕە ئامادە کردووە. ئێرانیش پێش وەختە لە ڕێی سوپای پاسدارانەوە ئەجینا ئەو چۆن نەتوانێت ئەم هەموو بنکە و بارەگایانە لە ژێر زەمینە دروستکە و بتوانێت پیتەندی یۆرانۆم بکا و ئەم هەموو ساڕوخە خۆیان لە وتەکانی خۆیانە ئەمریکیەکان لە پاش شەڕی 12 ڕۆژە ئەڵێ هێزە با بڵین ئەو کارگانەی کە چەک بۆ ئێران دروستەکەن ئێران خۆی چێکی خۆی دروستەکە. ئەوە باسی تێچووی جەنگەکەت کرد ڕاستە خۆ بچینە سەر ئێرانکۆستیکر.com ئەو سایتە ئەو کارانە مەگەر پیشانی بن ئەوە چرکە بە چرکە پێمانەڵێ چرکە بە چرکە بە کام کامێرێ کامێرەی چوار ئەوەتە 10 ملیار و 269 میلیۆن دلاری تێچووە تا ئێسام چرکە ساتێکە قساکەین ئەو چرکە بە چرکە خولەک بە خولەک پێمانەڵێ کە جەنگەکە چەنی تێچێ تا ئێستا 10 میلیارد دلار کەوتووە لەسەر ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی کە بڕیاری جەنگەکەیان داوە. ئەو ناو بەناو لە ناو بەرنامەکەەوە وەریەگرین بابزایی مەبلەغەکە دەچێتە چەند کاک بمەوە وتمان بەراورد ناکرێن ئەم دۆسپایە بە یەکتر. ئەمریکا بودجەیەکی زەبەلاحی بۆ سەرف کردووە ئیسرائیل پارەی باشی بۆ داناوە ئامادەکاری پێشوەختیان کردووە. پرسیارێک لای من دروست بوو بەڕاستی وتت جەنگ ئێستا گۆڕاوە ئێمە حەزەکەم لە ڕووی سەربازی هەڵسەنگاندن بۆ شتێک بکەین بۆ نمونە مەحسەن ڕەزایی لە شەڕی ئێران عێراقا لەو کاتەوە بەشدارە لە شەڕ ئێران عێراق 8 ساڵ شەڕی کرد هەر نەکوژرا ماوەتەوە ئێستاش هەر لێدوان دەدا بەڵام ئەو کاتە 2 میلیۆن کەس کوژرا هاوڵاتی کوژرا سڤیل زۆر کوژرا بەڵام ئێستا شێوازی جەنگ گۆڕاوە یعنی تۆ دەبینی ئێستا سەرباز زۆر کەمتر دەکوژێ فەرماندەکان دەکوژێن لووتکەکە دەکوژێ وەکو لە شەترەنجە ینی پاشاکە ماتەکرێ لە ڕووی سەربازی خوێندنەوە بۆ مە بکەین چیمان پێڵێ. ئەگەر ئەمە دیارە ئەمریکا خۆی بەرنمەیەکی هەیە کە دەسەڵات بگرێتە دەست بە شێوەیەکی دوور نەک لەسەر زەوی بتوانێت خەڵکانێک بێنێتە پێشێ بۆ قیادەکردنی ئەو خەڵکەی کە لە ئێرانە باڵادەستە و ئیمزایەخوا کە ئەتوانێت بڕیار دەربێ. کوشتنی ئەو قیادانە تەنها بۆ ئەوەیە خەڵکانێک بێنێتە پێشێ کە بتوانرێ لەگەڵ بەرنمەی ئەمریکی دۆست بێ. ئەجینا کە تۆ سوپایەک قیادەی بکوژی و تووشی فەوزا و سەر لێ شێوانە بێ کە لە با بڵین بەرەیەکی جەنگا بێ لە بەرەی جەنگا تۆ کە فەرماندەکە ئەکوژی ئەوانەی خوار فەرماندەکە نازانن چێ بکەن بە فەرماندە دوای ئەگەر یەکی چیش لە خۆیان بکەن بە فەرماندە ڕەنگە هەنێکیان ئیلتیزامی پێوەنەکە دسپلین تێگەچێت کە دسپلین نەما لە وەحدەیەک لەسەر زەوی ئەو کاتە زۆر بە ئاسانی ئەوانەی یەک کەس ڕوو لە ڕاکردن کا و پشت کاتە هاوڕێکانی وردە وردە زیاکەن و ئەو بەرەیە لە دەزەدرێ. بەڵام بۆ ئەم جۆرە جەنگانە کە تۆ لە دوورەوە بە ساروخ ئەیکەیت پێم وایە تەسیرەکەی تەنها تەسیرێکی سیاسیە بێ. یعنی سە من دانیشتۆم ساروخێکە تەقێنم
وەزیری دیفاع کوژرێ دوای سعاتێ وەزیری دیفاع دانەوە ڕابەرە کوژرێ دوای هەفتەیەک دایانێنەوە یعنی بۆ وەزیرێک ئەگەر دانرێ فەرماندەیەک دانرێت چ زەرێک لەو کەسە ئەیە کە درۆنەکە بەڕێوە ئەبە یعنی لە بە بڕوای تۆ بە خوێندنەوەی تۆ ئەم جەنگا ئەگەر نەبێ بە جەنگێکی ناوخۆی ئەگەر هێزدا نەبەزێ یان ئەگەر لە نێوخۆوە جوڵەیەک نەکرێ هیچ لە دۆخەکە ناگۆڕێ وەکو گۆڕینی نیزامی ئێرانی چەند پێشهاتێک یا چەند احتیمالێک هەیە یەکەمیانە یا ئەوەیە بێ ئێران و ئەمریکا و ئیسرائیل لەم ماوەی کە دایانناوە هەموو ئامانجەکانیان بێن نەدی و سەرکەوتوی شەڕەکە بن چونکە ئەگەر ئەمریکا هەموو ئامانجەکانی لە ساسە نەپێکە تا ئێوارە بڵێ من براوی شەڕەکەم لە ڕووی سەربازیەوە بە دۆڕا حسێ بکرێ ئێران بۆ ئەوەی تۆ بتانی دەستی بەسەرا بگری پێویستی دیا بە کودەتایەکی سەربازی هەیە یا فەوزایەکی لە ناو هێزەکانی ناوخۆی سەر شەقامی ئێران دروستکەیت یان ئەوە تا بتانی بە هێزێکی پیادە زەمینی هێرشکەی هەر ئەوەنە تۆ شوێنێکت گرت کە گرتت خەڵکەکە پڕە خەڵکی ئێرانی بێزارە کاتێک کە تۆ ئەچیت شارێگەگری ئاەتێکە یاڵە ئیزاجا النەسر الله والفتح لرأيت الناس يدخلون دين الله أفواجا ئەمە هەرەوەنە تۆ سەرکەوتنێکە بەدەزێنا خەڵکەکە خۆی ڕایە ماڵێ بەڵام خەڵکی ئێران لەبەرەوەی تەجروبەیەکی زۆر سەختیان هەیە لەگەڵ دەسەڵاتی خۆیان مەسەلەن ئەمە پێش چەند مانگە لەمەوە پێش ئەو خۆپشاندانە زۆرەی لەسەر شەقام ڕوویە ئێران زۆر بە توندی بەرپەرچیانەوە و ژمارەی کوژرا و بەندکراوەکان ئەوە زۆرە پیاو ناتوانێت لە ئەعلامە هەر باسیشیکە سەر و 20,000 کەس ینی ئەمە بە هاوڵاتی ئێرانیاڵێ بجوڵیتەوە ئەوە مەسیرتە بێ ئەمە دەرسی چیاوە بە هاوڵاتی لەسەر شەقام حتاکو و بەڕاستی و دروستی و بە قەناعەتەوە سیقەی نەماوە بە ئەمریکیەکان تا سیقەی پەیانەکە نەبینێ دەسەڵات لە ڕووخانە هیچ جوڵەیەک ناکە ئەم هێزەی سوپای پاسداران لە شوێ خۆ هەمویان موشک ناهاوێژن خۆمیان درۆن تێناگرن ئەم هێزە ئێستا لە شوێ ئەمانە قەرارگایان هەیە چەند قەرارگایەکیان هەیە چەند پایەگایەکیان هەیە تەوزیعن بەسەر هەموو ئەو شوێنە گرنگانەی کە لە ئێران ئەوان بە خاڵێکی استراتیجی ئەزانن جا دەوێرن لە قەرارگایە قەرار بگرن لەبەر دیارە شێڵتەریان هەیە دیارە شوێنی شارداوایان هەیە تا ئێستش ئەو شوێنانە گەردیقەت بی مەسەلەن زۆر بە خستی با بڵین لە بانکی ئامانجەکانی ئەمریکا و ئیسرائیلە ئەوانە شوێنی سانەوین هێشتا شوێنی گرنگتر هەیە حتا ئێستا کێشەی بینی ئیسرائیلەکان و ئەمریکیەکان حل نەبووە چونکە ئیسرائیلەکان زۆر بە توندی ئەیانەیە هەنێشت کە کێشە بۆ ئیسرائیل دروستەکە لە نایبەرن ئەمریکیاش دایمە دیارە بەرنمەیەکی خۆی هەیە بەرژەوەندی خۆی هەیە مەسائلی نەوت لێگاتەوە ئەیە یۆرانیۆمەکە بە ساغی دەستیکەوێ لەبەرەوە ناوێ ئەو شوێنانی کە زۆر زۆر استراتیجیە بۆ ئەمریکا لە ناو ببرێ ئەوێ بە ساغی دەستیکەوێ بەڵام ئێستا لەم دوو ڕۆژەی دوایە ئەگەر دیقەت بین لە هەردوو لاوە هێرشە موشەکیەکان کەم بۆتەوە وەکو یەکەم ڕۆژ و ئەمڕۆ دەهەم ڕۆژە پێم وایە وەکو حوتەم ڕۆژ و هەشتم ڕۆژی ژنیە هێرشەکان کەم بۆتەوە هەردوو لە ئامادەن بۆ مفاوەزات باشە هەردوو لاش باس لەوەکەن ئەم شەوەی کە بینیمان ئەم شەوەی کە بینیمان ینی باز دەکرا لە تارانەوە لە کەرەج هەموو جۆرە چەکانی کە بەکار دەهات وەکو خەلیەکی سەربازی ئاماژیان پێکرد بوو دەڵێ ئەو بەڵێن ڕەنگە شینە کە ئەو چەکانی بەکاردێت دوو کەڵێکی شین یا ڕووناکێکی شین بڵاوەکاتەوە شتێکی جیاوازە سووتێنەرە تاسیرەکاتە سەر کارەبایی ئەو ناوچەیە حەزەکەم تۆکو شارەزایکی سەربازی لەبارەی و وێنانی کە دوێنێش و بینیمان لە ئاسمانی تاران لە ناوچەی کەرەز لا نێشن کە بردومان دەکرا یعنی هەم گڕەکەی زیاتر بوو هەم دووکەڵەکەی و هەم گڕەکەی شین بوو تا ڕادێک سوپای ئەمریکا دایمە چەک لە کوێ بۆ دابین نەکرێت لەو کۆمپانیا بەناوبانگانەی کە لە ئەمریکا کار دەکەن کۆنتراکتیان لەگەڵەکە لە ڕێی کۆنتراکتەکانەوە هەڵستەیە بە هەڵسەنگانی ئەم چەکە بۆ چی باشە پێویستی پێێتیانەتی ئەجا دەزەکا بە عقدکردن لەگەڵیان و کڕینی
ئەم چەکە لەسەر زەمین لای خۆیان تاقیکرێتەوە بەڵام ئەمریکا ئەیەکە کڕی کارایی ئەم چەکە لە ئەرزی واقع جێبەجێ بکە. ئەم جارایەکێ لەو چەکانەی کە تاقی کراوەتەوە تازەیە یەکەم جارە لەم شەڕی ئەم دەڕۆژەی ئەم جارە ئەمریکا بەکارێنەوە ساروخێکە کە پێڵێن PRSM. ئەم چەکە زۆر چەکیی هیچ ئەوە مەسەلەن چەکیی کوشندەیە بەهێزە سووتێنەرە خۆی کۆمەڵی سیستمی تازەی تایە کە ئەتوانێت خۆی تەشویش بخاتە سەر ڕادارات جە ئاسمانیەکان و شوێنی خۆی ونەکە لە ڕاداراتە. ئەمە سیستمێکی تازەیە تایەتی بەدەر لەوە تێچووی کەمە ئاسان جوڵی پێکرێ مەدای زۆرە بە ئاسانیش با بڵین زۆر تێکشکێنەر و ڕوخێنەرە. ئەم وشەکەیکەم جارە بەکارێ بەڵێ مەداکەشی زۆرە 450 کیلۆمتر ئەڕات 450 کیلۆمتر کە ئەڕات ئەو مەسافەیە بۆ ئەمریکا هەم لە پاپۆڕەکانیەوە هەم لە دەریای ناوەڕاستەوە هەم لە تەلەڤیڤەوە هەم لە بنکەکانی کە لە سعودی و قەتەر و ئەوانەیە ئەتوانێت زۆر زیرەکیشە یعنی ئەتوانێت هەدەفی خۆی هەڵبژێرێ و بە دەقیقی لە یاچووکە بە GPS جیهانیەوە ڕەبتە خۆشی تەشویشە خاتە سەر ڕاداراتانەی کە بۆی ئەچێن ینی بەرەنگاربوونەوەی لەسەر ئەرزی ئێران تۆزێ قورسە ئەمە یەکەم جاروە ئەمریکا کە بەکاری هێناوە جا ئەمە بەدەرلەوە لە دوو مەنەسەی زۆر ئاسان ئەبەسترێ ئەتوانرێ لە ماوەی 4 دقیقە ستافێک ساروخەکان 6 دانە بەستێتەوە ئەو 6 ئامادە بێ بۆ تەقان و مۆبیلیش یعنی ئەتوانرێ بە ئاسانی بجوڵێنرێت چکە لەسەر ئۆتۆمبیلە. کەواتە ئەو موشەکانی دوێنێ بینیمان موشکی تازن ئەمریکاوێت تاقییان بکاتەوە بەڵێ وە لە واقعدا بیبینێ کە کڕیوێتی بزانە چ کاریگەریەکێ بێ. هەندێک دەڵێن دۆناڵد ترامپ هەندێک لە دوانی داوە دەڵێ نەمەویست بگا بە جەنگی جیهانی سێم نەمەویست بگا با کێشەیەکی زۆر لەوە گەورەتر بۆیە بەشداری جەنگەکەم کرد. هەندێک دەڵێن ئەمە هۆشداریە لەوەی ئیسرائیل بەنیاز بە بۆمبی ئەتۆمی بەکاربێنێ. من پێم وان نییە بەکارهێنانی بۆمب و بوونی بۆمب خۆی لە سیاسەتی عسکەرە بوونی بۆمبی ئەتۆمی بۆ بەکارهێنان نییە بۆ ترساندنە بۆ ئەوەیە عادەتەن هەر لە غەریزەی هەموو مرۆڤێکە لە کۆنەوە تا ئێستا وا بووە شەڕکەر ئەیە خۆی گەورەتر پیشاندا حتا لە بوونەوەرانی تریشا هەیە لە ئاژەڵا هەیە لە باڵندا هەیە خۆی هەڵەسێتە سەر پێ خۆی جیڤکاتەوە بوونی تا ئێستا لە یەکەم بۆمبی ئەتۆمی تەنها ئەمریکا بەکارێناوە ئەوەی تری تەنها بۆ پەنجە ڕاوەشان و ترساندنی بەرامبەرەکە بووە. ئێران حەزی کردو بچێتە یانەی ئەتۆمیەکانەوە ئەیش بەشدار بێ لەوە چونکە بەڵام ئەگەر ئیسرائیل بەتەمایە ئەمە بەکار بێنێ بۆ چی رووسیا 4-5 ساڵە شەڕەکە ئەوە 4 ساڵە لەگەڵ ئۆکرانیا شەڕەکە و ئەتۆمیشی هەیە و جیرۆدەش بوو و بەکاریشی ناهێنێ بەکارهێنانی ئەتۆم شتێک نییەوە بە ئاسانی بێ. باشە کاگویا بەمە هەندێک دەڵێن ئێران ئەو یۆرانیۆمە پیتێنراوەی بەشیەوەکە چەند بۆمبی ئەتۆمی نا بەڵام جۆرە بۆمبێک دروست بکە کایتەقێنیتەوە کاریگەرەکەی لە بۆمبی ئەتۆمی کەمترە بەڵام دەتوانێت ژینگەی ئەو ناوچەیە بسووتێنێ کوشت و کاڵ لەو ناوچێدا نێڵێ خاکی ئەو ناوچەیە وێران دەکا مێنی بۆم بەڵێ ئەوە ڕاستە بەڵام خۆ تۆ ئەتوانی بەبێ ئەتۆمیش قومبەری هایدرۆجینی هەیە مەسەلەن ئێران دەتوانێت بکە بەڵێ تۆ کاتێک کە دەرەجەی تەقانەوەی بۆمبێکی ئەتۆمی بهێنە بە C4 یا بە TNT هەمان معادلی بەرێ ئۆکسسیجین لە منتیقەکانیاڵێ هەمووی ئەسووتێنێ کە سووتانی هەمان هێزی هەیە. خۆ ئەمریکا لەو بۆمبەی هەبوو کاتی خۆی نردی نای بە ئەفغانستانەوە بەو شوێنانی کە لە شاخ بە تاری B-52 لە زەنجیرە چیاکانی تۆرابۆرا بەکارێن. بەڵێ ئەمەمە بە هێزە ئەم بۆمبە بە پەڕەشوت هەڵێنە خوارێ بۆی ئەو تارێ بتوانێت دوورکەوێتەوە لە شوێنەکە شەپۆل بە زەوی ئەیە حتا ژێر زەوی هەڵەتەچێنێ ینی ئەمە ئەگەر تۆ بتێ ئەمەیان دروستەکەم ئەوە ئەمە باشە ئێران دەڵی یۆرانیۆمە پیتێنراوەکەی بەشیەوە هەیە بەڵێ ئەڵەن 460 غرامی هەیە کە تا سا دوای دەگا بۆ
من پێم وایە ئەوە مبەڕیرێ بوو ئەمریکا دروستی کرد بۆ ئەوی هێرشەکە بکاتە سەر ئێران چونکە ئیسرائیل زۆر تەشیدێ کردەوە هەڵەیەکی ئیعلامی ئێرانیش هەبوو کە وەکو پروپاگەندەیەک بۆ خۆیان ئەیان کرد ئێمە کارگەکانمان لە ماوەی مانگێکە 100 ساروخ دروستەکە لە هەمان کاتایان و 460 گرامی یۆرانیۆممان هەیە کە لە ماوەی 10 ڕۆژ داتوانین بیکەین لە 160 بیگەینی لە 190 کە بۆ 11 کڵاوەی ئەتۆمی بەکارێ ئەمە مبەڕیری چیا بە ترامپ سەرۆکی ئەمریکا چکە لە ئەمریکا سیستمێکی دەستوری هەیە بە ئاسانی ناتوانانی هێز بخەیتە شەڕەوە ئەگەر دیقەت بێ لە سەرەتای شەڕەکە کۆمەڵێک مستەڵەحی هین بەکارهێنرا عسکەری ئەڵێ ئەمە شەڕ نییە ئۆپراسسیۆنێکی کاتی موقەتە ئێستا ژەرە لە ئۆپراسسیۆنە بەڵێ لەبەرەوەی شەڕۆلینەڤیدە و پێویستی بە تەبێژەکەی ئەمریکا پێویست کچە شۆخ و شەنگەکە ڕەنگە بینەران بۆ بیناستەوە دوێنێ هەمان دەسەواژەی بۆ بەکارێناوەتی ئۆپراسسیۆنەکە بەردەوامە ئەم ئۆپراسسیۆنیان بۆ ناونا لەبەرەوەی ئەمریکا پێویستی بە ڕاوێژی مەجلیسی شیوخ و کۆنگرس هەیە بۆ موافقەتکردن بۆ هێزجوڵان و چوونە ناو شەڕەوە پاشان لە دەستوری ئەمریکیا شتێکی تر هەیە سەرۆک بۆی هەیە ڤیتۆ بەکارێنێ و بەبێ گەڕانەوە بۆ ئەم چێتە شەڕەوە بۆ ماوەی 60 ڕۆژ و درێژکردنەوەی 30 ڕۆژ یعنی 90 ڕۆژ لە دوو حاڵەتە ئەگەر سەرۆکی ئەمریکا لە خەتەرا بێ ئەگەر دیقەت بێ لەو کاتە ترامبوتی هەوڵی کوشتنی خۆمیان ناوە خاڵی دووەمەوەیە ئەگەر ئەمریکا هاوڵاتیانی ئەمریکا لە خەتەرا بێ وڵاتیشیان نێناوە کە هەوڵی کوشتنەکەی یاوەڵە بەڵێ من ئێران هانیداوم کە بەڵێ خاڵی دووەمیشەوەیە کاڵێ ئێمە 460 گراممان هەیە پیتێنرا و لە 160 بە 10 ڕۆژ ئامادەیە بۆی بیکەین بە 11 کڵاوەی ئەتۆمی باشە ئەوە 10 ڕۆژە کوا کڵاو ئەتۆمێک پاشانەوە کڵاو ئەتۆمەکەی بوو خۆ ناگاتە ئەمریکا ئێران خۆی ئیدعایەکی کرد وتی من ساروخێکمەیە بەم زوانە ئەگاتە ئەمریکا ئەمریکا نزیکەی 110,000 کیلۆمەتر 130 یا 110,000 لێم تێک نەچێ دوورە لە ئێرانەوە ئەو فەتاح دۆکەی کە زۆر بەقۆت بوو کەیسە کردویانە بە فەتاح 400 ئەوە 400 کیلۆمەتر ڕا ئەو پەڕێگاتە ئیتالیا و ئەوروپا هێشتا ناگاتە ئەمریکا ئەم ئیدعایانە بۆ ئەوە بوو ئەمریکا بترسێ و لە مێزی مفاوەزات هەنگاوێ بچنە پێشەوە بەڵام بوو بە هۆکارەوەی کە ترامپ مبەڕیرێکی دەستکەوێ بێتە ناو شەڕەکە ئەگەر بتوانن ئەم بۆمبانە دروستکەن ئەگەر بۆمبی ئەتۆمیش نەبێ بێگومان بەڵام ئەو بۆمبە بچووکانی ترکە بەڵام یۆرانەوەمە پیتەنراوەکەی دەتوانێەوە بکە ئەگەر سوپای پازاران لە کۆداییدا تینی بۆ بێ ئەمە بەکاردێنێ یان هێشتا ناوێرێ مجازەفەی وا بکە بەرامبەر کوێ بەکاری هێن بەرامبەر بۆ نمونە بیگەێنێتە تەلەبی بڕوا ناکەم هەڕەشیان لە دیمۆنای وێزگای ئەتۆمی دیمۆنای ئیسرائیل کردووە ئەوان نەشاردۆتەوە ئەگەر ئەمان زیاتر زەختەکان لەوە بکەن کە لەوە ناچێ بەرەوە ئەوە بچێت کە سیستمەکە لە ناوبەرن ئەگەر دیقەت بێ دوو ڕۆژە هەوڵی مفاوەزا دەدرێت باشە دوو ڕۆژە هەردوو لە قەسفەکانیان کەم کردوێتەوە بۆ ئەوژە چێ لە کۆتاییە بەیان نامەیە هەردوو لا دەرکەن هەردوو لاڵێ ئێمە سەرکەوتن مامە دەزێنەوە دو پرسیارەکانی خۆمەکەم لە ڕووی جوگرافیەوە جوگرافیای سەربازیەوە بۆ ئێران دابەزاندنی هێز بۆ ئێران سەرکەوتوو دەبێ ترامپ باسی لە شتێکی وا کردووە جوگرافیای ئێران چیمان پێ دەڵێ کە ئەڵێن هێز دابەزانن دوو جۆر هەیە هێزێکی تایبەت دڵتا دوو بێ هێزێ بێ لەو جۆرانی کە ئەمریکا هەیەی دابەزێک جوڵەیەکی سەربازی دیاریکرا و بکا و گەڕێتەوە لەگەڵ ئیسرائیلەکانی شیانە ئەو ئیشە بکەن احتیمالێکی گەورە هەیە ئەوە سەرەگرێ بەڵام تۆ بتەوێ هێزی پیادەی ئەمریکی دابەزێنیتە ناو ئێران ئەمە زیانێکی زۆر بە ئەمریکیەکانە گەیەنێ چکە یەکەم ترامپ خۆی توێتی وەکو پەیمانێک پەیمانیاوە بە گەلی ئەمریکی کەشتێکی واناکە پێم وایە ڕێشی نایەن ئەوە بکە ئەگەر کردیشی هەموو هێزێک کە دابەزێتە سەر زەوی پێویستی بە جێپەیەک هەیە پێڵێن مەوزەعی قەدەم جێپەیەک هەیە سلەوتی تیا بگرێ حتا هێزەکانی کاگەنە ئەوێ لە ئێرانە کوێ هەیە کە بتوانرێ ئەمریکیەکان جێپێ دانێن و سلەوتی تیا بگرن تا سێشوێ ئەگەر هەش بێ زیانەکە گەورە بێ چکە لە عسکەریە لە جوڵەی سەربازیە مستحیل نییە هیچ مستحیلێک لە جوڵەی سەربازیانە بەڵام تۆ بە چ زەرەر و زیانێک
ئەم شوێنە ئەگری مەقایز بەوەیە لەوێ تۆ چەند مەسەلەن لە گرتنی باشە. ڕێبایەکە چەند کەزەی بەکوشت ئایا پێویست دەکا ئەو خام و خەڵکەبەی بەکوشت کاک بمەوە دوا پرسیارم دەڵێ نێزی سوپای پاسداران بەتایبەت گەشتۆ بە دۆخێکیتر لە قۆناغی تۆڵەکردنەوەدا ینی مان و نەمانی بەسراوە بە نیزامەکەەوە نیزامەکە نەمێنێ ئەمی چارەنووسی دیار نییە بەرەوە هەموو هەوڵی بۆ ئەوەی کە نیزامەکە بمێنێتەوە. من ئەو قسەم کرد لە زۆر شوێن ڕخنیان لێگرت بووم ئەڵێن سوپای پاسداران و وەر خەڵکی ئێران هەمووی زۆر ناڕازیە و خەریکە لە برسا ئەمرن و ئەمانە بەڵام تۆ ئەبێ لە نزیکەوە زانیاری لەسەر ئەم خەڵکە کۆکەیتەوە. سوپای پاسداران کە من ئەڵێم بوون بە هێزێکی ئینتیقامی ئینتیقام کەلیمەی ئینتیقام شمشێرێکی دوولابڕە هەردوو سەری تیژە ئینتیقام هەم لە لای گەلەوە هەم لە لای خۆیەوە لە لای سوپای پاسدارانەوە ئەمانە عزیەتی خەڵکیان زۆرەوە سەرانیان زۆر لە خەڵکسەنەوە خەڵکیان زۆر بەگرداوە ئەمانە حەقیان لەلایە تۆ کاتێک کە جوڵەیەکی سەربازی لە وڵاتەکە بێ و گەل هەستێ و شتێ دروست بێ وەکو با بڵێن خۆ پیشاندانێ شتێک ئەمانە حەقیان لێکرێتەوە کابرا خۆی ئەزانێت چی کردووە بۆیە مقاومەکە ئەجینا با بڵێن سوپای ئەمریکی و ترامپ عفواتێکی دەرکردووە لە چەکەکانتان دانێن شەڕ مەکەن ئێوە عفون ئێمە عفوە لای ترامپەوە عفوە ئەی لای گەل عفوی ناکە لەبەرەوە ئەبێ مقاومە بکات چکە مەسیری ڕێک ڕەبتە بە مەسیر و مانەوەی سوپای پاسداران و دەسەڵاتدارانی واتە ئەوان نەمێنن ئەمانیش نامێنن لەبەرەوە شەڕی کۆتایی خۆیانەکەن بەڵێ و ئەگەر دیقەت بێ ئەو میلیشیانی عێراقی شەمان شتن خۆ ئێمە چه زیانێکمان بەوانگەیانەوە ئەوان سێری سوۆسیال میدیاکە تەهدیدی کورد دەکەن بە هەموو زمانێک یعنی لە ژیانیشیا کورد نەبوو بە زەرەر و زیان بۆ ئەوان تەنها ئەوەیە ئەیانەوێ سەر و خۆیان لێیان ڕازی بێ بەشکم لە جوڵەیەکی ئەم جارە سوپاسنامەیە وەرگێ ئەجینا چ زیانێک بە حەشدی شعبی گەێنراوە لەلایەن کوردەوە. سپاس دەکەم زۆر بەڕێز کاگلیوا بە موعمەر شارەزای سەربازی سپاس بۆ شیکردنەوەکانت بۆ خوێندنەوە سەربازیەکانت هیوایەوەی کە جەنگەکە بووە سێگەر نەژوەستاوە پێکەوە بەرنامەی تر بکەین لەسەر ئەم بابەتە بە خێراتی سەرچاو.